بۆیە بەڕێزان هەموو کار بەدەستێکی گەورە کە سەرۆکی شارێکە محافەزەیەک هەیە پارێزگایەک هەیە ئەو پارێزگایە بە قایم قامیەتیەکانیەوە بە ناحیەکانیەوە بە گوندەکانیەوە بە سەرۆکی هەموو یەک وەحدەی ئیداری دەوترێت چی هەمومان پێی دەڵێن محافیزی شارە ئەڵێن پارێزگارە پارێزگار جیاوازە لەگەڵ پاسەوانە بە محافیزەکان ئەرێ بۆ پێتان دەوترێت محافیزی شار بۆ پێ دەوترێت پارێزگارەوە لە قورئانە وەرگیراوە یعنی نەک پارێزگار نابێ هەر دز بێ و هەر هیچ نەک هەرەوەی دەستی پاک بێ ئەبێ لێزان بێ چۆن داهاتی ئەو پارێزگایە بەکاردێنێ پارێزگاری وایە 100 تریلیۆن دۆلاری بدەیە وەڵا ساڵی داهاتووە یەک دیناری پێ نەماوە کەسێکیش ملیۆنە دۆلاری بدەیە ئەزانێت چی پێ کردووە ئەیهێنێتە بەرهەم ئەبێت سەرۆکی وڵات سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی و ئابووری بە تایبەت محافزی شارەکان و پارێزگاکان کە سوڵتەی گەورەیان هەیە لە ئاستی وەزیردا نابێ هەر دز نەبن ئەوە کافی نییە بەڵام وەڵای ئێمە لەم کوردستانە وامان لێت بەس کابرا دز نەبێ بەسە هەر مشک نەبێ بۆ گیرفانی خەڵک کاکە بەسە نەخێرەوە هەر شتا کافی نییە ئەوە کۆوە لێدێ هەموو جارە معاشەکە دێ لە بەغاوە 200 ملیارەکە نازام هات و تەوزیع کرا و ساڵی دیسان مانگی داهاتوو بێ پارە بووینەوە ئەبێ حکومەت محافیزێکی هەبێ وەزیرێکی هەبێ وەکو یوسف بێ ئاوا بزانێت چۆن خەڵک دەخاتە سەرکار چۆن پاشەکەوت دەکات چۆن بە زانستی هەڵی دەگرێت چۆن لە تنگانەدا بەکاری دێنێتەوە ئەمە هەموو پلان دەکرێت بەڕێزان